دشوا هجراني دا من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي إيشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو بله بله دماوە خۆش ببینەر و تەماشاوانین هێژا دیسا بەرنامەیەکە دن دیساژی شەوە هجرانێ دیساژی وەک هەمی جاران هەوڵدانا لەخواگەڕینێ هەوڵدانا خۆناسینێ هەوڵدانا زەفتکردنا هەندێک پرسان و پێشکەشکردنا چەندین بەرسوان دوێ بەرنامەیە دێ ئەمی هەوڵ بدن بەر بێ زەویەکی دین بە زەویە رەخنەیە لەور رەخنە جواتا ما دربرین داهێنان ئافراندێن و کۆمەلەیا me بگشتی ئەمێ هەوڵ بدن لەور دیساژی لە پرسێن رەخنەیە بگەڕن دیساژی مێ هەوڵ بدن چەند پەیوان لە پەی خۆ بهێلن بەلکیژی وەک جاران ئەم هەندێک پرسان لەڤەر بهێلن و خاتر جوە بخوازن میوانێ میە vê بەرنامەیە دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد رەخنەگرێ دەلال بخێر هاتی سەرسەرا سەرچاوە سپاس هەرویشی بەێ دکتۆر وەختا کو پرس ببێ پرسا رەخنەیە پرسا هەوڵدانا مەژی و عاقل گوتن وشە و پەیو گوتن هەم تەئۆری و هەمژی ئاسۆیên خۆ yên پرەکتیک de yani بڕاستیش بۆ مژی جار جاران قرص يعني برەخنەگری کرێ مناقەشە يعني چۆن دەست پێ بکەم لە کو دەست پێ بکەم لە کورد دەست پێ بکەم یا لە دنیا لە کتابە کوردی دەست پێ بکەم یا لە کتابên خەلکێ يعني بگشتی ئەو پرسێن منە پرسێن منە یên گیانێ me یên ڕەحێ منە یên عاقلێ منە یên هەبوونا منە وەختا ku ئەم دەبێژن رەخنە مەبەست جێ چییە رەخنا طبعا وەکو لە وشەکەیان دیارە چەندین ئاست و چەندین جۆری هەیە بۆ ئەوەی قسەکانمان ڕوون بێ ئەبێ لە سەرەتا چەم شێ رەخنە ڕوون بکەینەوە و بێگومان لێرە چەندین پێناسە هەیە بۆ رەخنا بڵین پێناسەی جیاجیا هەیە بەڵام ئەگەر بشێت لەم پێناسە جیاجیانەیە پێناسێک یا چەمچێک بۆ رەخنە دیاری بکەین لە ڕستەیەک یا لە پەرەگرافێکە ئەگەر بڵین بەشێک یا بەشێکی زۆری ئەم چەمکە ڕوون بکەینەوە ڕەنگە پشێ بتوانین بڵین رەخنە بریتێ لە پرۆسیەکی معریفی بۆ خوێندنەوەی تێکستێک سا ئەو تێکستە تێکستێکی ئەدەبی بێت یان تێکستێکی فەلسەفی یا فکری یا مێژوویی یا کەلەپور یا هەر تێکستێکی ئاینی تەنانەت هەر تێکستێک بێ رەخنە بە باگراوندێکی معریفی لە میانی پرۆسیەکی معریفیە خوێندنەوە بۆ ئەو تێکستاکە بێگومان خوێندنەوە بە مانای هەڵسەنگاندن لێرە خوێنمانەی هەڵسەنگاندن دێ کە چەندین لایەنی ئەو تێکستە ئاشکراکرێ و رەخنەش لە ڕاستیە وەکوتم چەندین جۆر و چەندین ئاست و چەندین بەشی هەیە و مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەم ئاستانەیە ئەم جۆرانەی رەخنە بە پێی پێشکەوتنی مێژوویی گۆڕانکاری بەسەر هاتووە واتە رەخنە لە سەردەمێکی مێژوویی بە جۆرێک پرۆسیسە کراوە لە سەردەمێکی مێژوویی ترا بە جۆری شتر پرۆسیسە کراوە چەشنی رەخنە بە میتۆد و بە جۆری هەڵسەنگاندن و بە کەرەسەکانی بەکارانی رەخنەوە لە سەردەمێکی مێژوویی بە جۆرێک بووە و لە سەردەمێکی مێژوویی ترا بە جۆرێکی تر و لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەتوانین بە شێوەیەکی ڕوونتر و بە شێوەیەکی دیارتر قسە لەسەر رەخنە بکەین و بۆ ئەم دیاریکردنی جۆری قسەکردمان لەسەر رەخنە زۆر پێویستە یەک خاڵی تر ڕوون بکەمەوە ئەوی ژەوەیە کە ئێمە قساکەین ئەبێ بزانین قسە لەسەر چ جۆرێک رەخناکەین یا باڵێک کە پرسیارەکەین کە رەخنا شی ئەەکەینەوە کە لەسەر بەشە جیاجەکانی رەخنە قساکەین و تاوتوێەکەین ئەبێ بزانین مەبەستمان چێت جۆرە رەخنەیەەکە لە سەرتاو ئەمە دیاری بکەین رەخنەی ئەدەبی
یا ڕخنەی سیاسی، ڕخنەی کۆمەڵایەتی، ڕخنەی فکری، ڕخنەی فەلسەفی، ڕخنەی ئاینی، ڕخنە لە کەلەپوری بڵین ئاینی چیتر ئەمانە کە قساکەین بڵین ئەمانە بتوانین جیا بکەینەوە بگەڕێنەوە. دکتۆر ینی ئەو زۆر باش بوو ئەو ساگوت ستە ئەوێ کو ڕخنەگیری کوردە لەو جوورەکان ئەو جوورەیەن کوتە بەحس کرد بە کام جوورە زۆرتر مژوولە ئەگەر بە کتابەکان و بەرهەمەکان و بە هەموو تشت ئەگەر مەبەست ئێستاە ڕخنە لە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆیە ڕخنە لە ڕۆشنبیری کوردیا یا ڕخنە لە کولتوری کوردیا ئەتوانم بڵێم لە هەموو ئەستەکانە بە جۆرێک لە جۆرەکان پرۆسیسە ئەکرێ و ئەنووسرێ بڵاوەکرێت و کتێبی لەسەر چاپەکرێ بەڵام ئەگەر بشێت ئەمە بڵێم ڕەنگە ئەمە بڵێم لە ساڵانی پێشوە زیاتر ڕخنەی ئەدەبی باو بوو و زیاتر ڕخنەی ئەدەبی ئەنووسرا و بڵاوکرا و لە کتێبە چاپەکراوە خوێنرایەوە و ڕەواجی هەبوو کاریگەری هەبوو خوێنەری زۆر بوو بەڵام لە سەردەمی ئەمڕۆیە تا ئاستێک کە ڕخنەی ئەدەبی ڕەنگە کەمتریا کاڵتر بوو بێتەوە بە بەراورد لەگەڵ ڕخنەی سیاسی و ڕخنەی کۆمەڵایەتی و ڕخنە لە کەلەپوری ئاینی ڕەنگە ئەم سێ جۆر ڕخنەی کە ئەستە ناوەمێنان لەم ڕۆیە باشتر زەقتر و بە شێوەیەکی دیاریکراوتر دەرەکەوێ و خوێنەری زیاترە متەلەقی زۆرترە و ئیقبالێکی زۆر زیاتری هەیە و ئەمە وای کردووە کە بڵین دیالۆگی ڕۆشنبیری دیالۆگی کولتوری زۆر گەرم و گوڕتر بێ بۆچی لەبەرەوەی بە تەنها ڕخنا ئەمڕۆ لە چارچێوەی ئەدەبە نەماوەتەوە لە چارچێوەی هەڵسەنگاندنی تێکستێکی شیعری یا چیرۆک یا ڕۆمانێک بەڵکو ڕخنا چۆتە هەموو ئاستەکانەوە چۆتە هەموو بارێکەوە چۆتە ئەوەی کە ڕخنە لە دیاردەی کۆمەڵایەتی لە کەلەپوری ئاینی لە دابوونەریت لە فکر لە ئایدۆلۆژیا لە حیزب لە هەموو ئەمانە ئەمە وا ئەکات ڕخنا کاریگەریەکی زیاتری هەبێت لەسەر تاژی کۆمەڵگا لەسەر سەرجەم کۆمەڵگا لەسەر جۆری بیرکردنەوەکان لەسەر ئەوەی چۆن قۆناغێک کە بەسەر چووە جێبێ هەڵدرێت چۆن ئێمە وردە زیاتر هەنگاو بنین بەرە و مۆدێرنە بە هەموو ئاستەکانی بیرکردنەوە لە ئەدەبە لە ژیانی کۆمەڵایەتیە لە سیاسەتە لە حکومڕانیە لە بەڕێوەبردننی حیزبیە لە تێڕوانین یا دید یا جیهانبینی ئینسانی ئێمە بۆ کەلەپور بۆ ئاین تا دوای ئەمانە هەموو وا ئەکەن کە ڕخنا بڵین بە شێوەیەکی حەماسی زیاتر یا گەرم و گوڕی یا بە شێوەی جوڵانوویەکی زیاتر بوونی هەبێ و ئەمڕۆ من وایە بینم لە ئاستی ڕۆشنبیری کوردیا ڕخنا جوڵانەوەیکی باشی تێکەوتووە بۆچی لە بەرەوە کوتم تەنها لە چوارچێوەی ئەدەبا قەتیس نەکراوە بەڵکو چۆتە ئاستی هەموو بوارە کولتوری و ڕۆشنبی هەموو بارە جیاجیاکان و خەریکە لە ناو ڕۆشنبیری کوردیشە ئەو چەمکە ئەبێ بە باو کە هەموو شتێک قابلی ڕخنەگرتنە هیچ شتێک نییە بڵێ ئەمە سنووری هەبێ نابێ ڕخنەی لێ بگیرێ هەموو شتێک قابلی ئەوە ڕخنەی لێ بگیرێ جا هەردە کەسایەتی سیاسی کاریزمیەوە تا هەموو حیزبەکان تا هەموو ئایدۆلۆژیەکان تا هەموو دینەکان تا هەموو بیرروباوەڕەکان تا هەموو بڵین تێکستێکی ئەدەبی تا دوای ئەمانە هەر هەموو ممچینە بکەوێتە بەر ڕخنەگرتنەوە خۆی لە ڕاستیە ئەمەشە کە ئاکتیڤێکی زیاتر بە ڕخنە ئەبەخشێ و ئەمەشەوا ئەکات کە ڕخنە بوونی هەبێ و دیالۆگ دروستکە لە نێوان تاکەکانی کۆمەڵگا و لە نێوان ڕۆشنبیران و وەختە بڵێم بچێتە هەموو ئاستێکەوە یای ڕخنە تەقبول بکرێەوە گرنگە کە ڕخنە چووە ئەو بوایەوە ڕخنە تەقبول لەکرێت ڕخنە تەقبول بکرێ ئەمە چەندین دەرگای ترەکاتەوە بۆ دەرگای ئەو تەقبل بخۆێ یان تەقبول و شێوازی ڕەخنەکردنی ئاوایان ڕەخنەکردنی ئاسۆیان ڕەخنەکردنی تەئۆریان ڕەخنەکردنی ئەم بێژن ئەکۆلن ڕەخنەکردنی بگشتی حتا سیمبۆلێن ڕەخنەگرژی هەن لە دنیای ئەم بووسا ببێژن ئەو تشتا کو ناوێوێ ڕەخنەیی گەلۆ ناسنامەیە خۆی نەتەوی هەیە یان نا یعنی ڕەنگە بە دیاریکراوی بە لە سنوورێکی بچووکە بە زمانی فەرەنسی تێنووسی بە ئەنگلیزی تێنووسیان بەڵێ تێگەیشتم یعنی لە سنوورێکی دیاریکراوە ناتوانی بڵێ ڕەخنا هەر ئەبێ هەویەکی یا ناسنامەیەکی دیاریکراوی هەبێت ڕەخنا وەکو زۆر بواری تری کولتوری جیهانیە
یاین ڕەخنا با لە خاکێکی دیاری کراوە بنووسرێ بەڵام کاریگەری ئەم ڕەخنەیە ئەو سنوورە ئەبەزێنێ سنووری ئەو وڵاتە ئەبەزێنێ ئەچێتە ناو هەموو خاکەکانی ترەوە ئەمەوە ئاکات کە ڕەخنا ناسنامەیەکی دیاری کراو یا سنووری دیاری کراو یا جوغزێکی دیاری کراوی نەبێ بە تەنها ئەوە نەبێ کە بۆ نمونە تۆ ئەگەر بڵێ ڕەخنەی فەڕەنسی یا ڕەخنەی ئینگلیزی یا ڕەخنەی عەرەبی ڕەخنەی کوردی ئیلا تا دوایی ئەمانەگەر ئەمە بڵێ ڕەنگە لەبەر ئەوە بێ کە ئەم ڕەخنەیە بە زمانی ئینگلیزیە بە زمانی عەرەبی نووسراوە و پرۆسیسە کراوە لەسەر تێکستێکی ئینگلیزی یا تێکستێکی فەڕەنسی یا تێکستێکی عەرەبی و ئەو تێکستە ڕنگدانەوەی نەریت و جۆری ژیان و تایبەتمەندی و خاسیەتی فەڕەنسی هەڵگرتە بێ و ئەو ڕەخنەیەش بڵین لەسەر ئەو جۆرە تێکستە نووسرابێ ڕەنگە تا ئاستێک بڵێ ئەمە ئەم ڕەخنەیە بڵین ناسنامەی فەڕەنسی هەڵگرتووە ئەمە تا ئاستێک وەختە بڵێم چەمکێکی ئەگەر پشێت وا بڵێم ئەگەر بوێرم بڵێم چەمکێکی بەسەر چووە یعنی چەمشێکە خەریکە کاڵە بێتەوە خەریکەوە نامێنێ ڕەخنا وەکو زۆر بواری تر هەر ئەبێ ناسنامەیەکی دیاری کراوی هەبێ لێوە بینە سەرەوەی ئێمە هەر ئەبێ ڕەخنەیەکمانە بێ تایبەتمەندی کوردی هەڵگرتە بێ و هەرە بێ دیار بێت لە وڵاتانی ترا کە خوێنیا لە کولتورەکانی ترا کە خوێنرێتەوە دیار بێ ئەم ڕەخنەیە مەرجە یعنی ڕەنگە سەردەمی گلۆبالیزەیشن وای کردووە کە ئەم ناسنامە دیاری کراوە بە تایبەتی لە بواری ڕەخنەی کولتوریە زۆر گرنگی پێ نەدرێ بۆچی لەبەرەوەی کولتور لە ڕاستیە خەریکە ئەبێ بە کولتورێکی بڵین کۆزمۆپۆلەتی بەهۆی وەکوتم کاریگەری گلۆبالیزەیشنەوە واکات کە کولتور یا ڕۆشنبیری ئەمڕۆ لە وڵاتێکە سەرهەڵەدا بۆ لە ماوەیەکی زۆر کەم ئاسبێنێگاتە وڵاتانی تر کاریگەری کارلێگەکە تەفاعولەکە بەڵێن و هەر ینی ئانا بە هەمان ینی لە لایەکی تر موسا ببێژن هەر نەتەوەیەک تایبەتمەندیە خۆشی هەنە تایبەتمەندی بتێ هەر کۆمەلایەک ینی ئەنها پرس وسایە ئەم ببێژن بە شێوازێکی ئیتالی کو ئەم بێژن ڕەخنەگرێکی ئیتالی ڕۆمانەکە ئەم ببێژن ئەمبێرتۆ ئیکۆ ڕەخنە دەکە ئەم دکارن هەمان شێواز هەمان مفرەدات هەمان ئالاف ئەدەواتێن وی ڕەخنەگیری بینن ئێرە لەوێ کۆمەڵێ و لەسەر ڕۆمانە کوردی کولسلێمانی هاتی نووسین بگونجین یان تەطبیق بکەن ینی پرس دووەردەی یان پێویستە ئەم ببێژن ئەو ڕەخنە ژێ ناڤەرۆکە وان بەرهەما دەرکەوێ هەتا نیکۆ بگونجێ لەگەڵوان ئەمە ممچینە بکرێت ئەمە بمچینە ئەم گواستنەوەیە بۆ نمونە لە ڕەخنەی تۆوتت ئیتالی یا ئینگلیزی یا فەڕەنسی یا ڕووسی ممچینە بگوازرێتەوە بۆ ناو ئەدەب و ڕەخنەی کوردی ئەو پرۆسەیە دووبارە بکرێتەوە من ئەگەڕێمەوە سەر قسەی یەکەمم پێناسی یەکەمم کەوتم ڕەخنە بریتێ لە پرۆسەیەکی معریفی بۆ خوێندنەوەی تێکستێک لە بەبەکارهێنانی کەرەستەی ڕەخنەی و بەبەکارهێنانی میتۆدی ڕەخنەی ئەمانە کەرەستەی ڕەخنەی و میتۆدی ڕەخنەی و ڕوئیا و تێڕوانین و جیهانبینی و ئەمانە کۆمەڵێک کەرەسە و کۆمەڵێک ئەدەواتن ممچینە هەر ڕەخنەگرێک ئەمانە بەکاربێنێ سەر بە هەر نەتەوەیەک بێت سەر بە ئەدەبی هەر میلەتێک بێ ئەتوانێمە بەکاربێنێ و وەکوتم چۆن ڕەخنەگریکی ڕووسی یا ئیتالی یا ئینگلیزی فەڕەنسی ئەم ئەدەواتە بەکارێنێ لە ممارەسەی نەقدا بۆ خوێندنەوەی تێکستێکی بۆ نمونایی خۆیان تایبەت بێ ڕەنگە نەگەڕەنگە و بۆ سۆگەری ممچینە ڕەخنەگریکی کوردیش هەمان ئەو ئەدەواتە هەمان ئەو کەرەسە هەمان ئەو میتۆدانە بەکاربێنێ بۆ خوێندنەوەی تەکستێکی کوردی بۆ نمونە ڕۆمانێکی کوردی بەڵام پرسیارەکە ئەوەیە چێ داهێنەری ئەم کەرەستەیە ئەم میتۆدە ئەم شێوازە لە نووسینی ڕەخنەیە یعنی ڕەنگە ئەمە پرسیارەکەی تۆ بچێتەوە سەر ئەوە یعنی ئایا ئەمە لە نێوەندی کولتوری کوردی لە نێوەندی ڕەخنەی کوردیە داهێنراوە داهێنانی بۆ کراوە ڕەخنەش بۆ خۆی جۆرێک لە داهێنانی تیا داهێنان بە تەنها لە تێکستی ئەدەبی تێکستی نووسراوە نییە داهێنان لە ڕەخنەشە هەیە ئایا ڕەخنەی کوردی توانوێتی بگاتە واستەی داهێنان بکات وەکو چۆن ڕەخنەی فەڕەنسی لە ڕێگەی چەندین ڕەخنەگری ناودارەوە داهێنانی کردووە بۆ نوێ ڕۆڵامبارت یەکێکە لە ڕەخنەگرە تۆدۆرۆف گەرچی بە ئەسڵ ڕۆمانی بەڵام بە لەسەر ئەدەبی فەڕەنسی
حسابە و زۆر ڕخنەگری تر ئەمانە لەناو ڕخنەی فەڕەنسیا داهێنانیان کردو بەڵام ئەم ڕخنەیە لە چوارچەوەی ئەدەبی فەڕەنسیە نەقلی فەڕەنسی نەماوەتەوە چۆتە ناو ڕخنەی ئینگلیزی چۆتە ناو ڕخنەی ئیتاڵی لێەوە لە تەبعاً لە ڕێگەی وەرجێڕانەوە هەموو ئەمانە لە ڕێگەی تەرجەمەوە هاتۆتە ناو عەرەبی و ڕخنەی هەر مەبەستم یان دیساژی هەر دووبارە بکەم ئانها ئەم ببێژن ji بۆی لێکۆلینەکەی لێکۆلینەکە بێژن بەرفەرەوان دەرباری ئەم بێژن پرسەکە دەرونی یانجیش بۆ ئەم بێژن ئەگەر هەندێک لەحزە هەبن لە ڕۆمانەکەی کو تێکلیاوێ بێ جیهانەکە دەرونی هەیە کو تێکلیاوێ بێ کۆمەلناسی هەیە کو تێکلیاوێ ئەم ببێژن بهینێک مەسەلێن جیهانی بینی هەیە ڕەوشەن بگشتی یعنی ji بۆی ئەو لێکۆلین هەر سەری چافکانی بۆتە پێویستن جێدەر مەراجع پرتوکخانەیەک گەورە حتانی کوتبکارە تشتێکی ئەم بێژن گونجاو دەرباری وێ ئاوا بکە ji بۆ vêjî em bibêjin wexta ku astengî çêdibe berê me ber bi xelkê ve ye yanî Freud çi gotî giring ji bo em bibêjin em herin ber cîhana derûnî û em ê herin ca Adler û Jung û pey wan kevin hetanî bigên astekê ku em deqekî kurdî û serencama em bêjin ku neteweyeke bin dest û dabeşkirî û em meselen li wir تطبیق دکن ئەو یعنی پرس دووردەی ئەم چاوا بکن ئەمەی تۆ باسیەکەی ڕەنگە ئاماژە بێ بۆ جۆرێک لە نووسین یا جۆرێک لە لێکۆڵینەوە کە ئاچێتە ناو بواری لێکۆڵینەوەی ئەکادیمیەوە ئەم لێکۆڵینەوە ئەکادیمیا لە کوردستان بنووسرێت یا لە وڵاتیشی عەرەبی بنووسرێت یا لە وڵاتیشی ئەوروپی بنووسرێت هەمان مەرج و هەمان پێوەر و هەمان ئەو مواسەفاتەیە کە نووسینی ئەکادیمی پێویستی پێیەتی بۆ پێی ناونیشانێکی ڕوون دیاریکراو و بەکارهێنانی میتۆت و ناونیشانی فەرعی و سەرچاوە پەراوێز و بوونی چەندین سەرچاوی جیاواز و تۆ ئاماژە بۆکن کتێبخانە و نووسین و چ ئەمانە کۆمەڵێک مەرجن کە لە نووسینی ئەکادیمیا هەن بۆیە لێرە ئەم جیاوازیە دروست نابێت لە بینی نووسینی و نووسینێکی تر لە پراکتیکانە بێت یعنی ئەم ئەدەواتە ئەم کارلسانە کە دێتە ناو لێکۆڵینەوەیەک یا لێکۆڵینێکی ڕخنەی پراکتیکی یا ڕخنەی تیۆری کە دێتە ناو پراکتیکەوە لێەوە ئاستی ئەو ڕخنەیە دەرەکەوێت یعنی چۆن ئەم لێکۆڵینەوە ئەکادیمیا ئەتوانێت کەشفی هەموو عوالیمی ئەو تێکستە بکات کە ئیشی لەسەرەکە بۆ نمونە تێکستی ڕۆمان سروشتی ڕخنە ژوایە بە تەنها لە یەک ئاستا ناتوانێت بە تایبەتی بۆ تەکسی ئەمڕۆ تەکسی ڕخنەی کە پێوترێ تەکستی کراوە نەسڵ مەفتوح نەسڵ مەفتوح و لە ڕخنەکە ڕخنا وەکوتم ئەکادیمی بێ یا هەر بواریشی تر بێ ناچارێکە متەشعیب بێ پەرتو بڵاو بێ لە هەموو لایەکەوە بتوانێت جیهانبینی ئەو تێکستە کەشف کات لە لایەنی سایکۆلۆژی لە لایەنی سۆسیۆلۆژی لە لایەنی ئەنترۆپۆلۆژی لە لایەنی مێژوویی لە لایەنی زمانەوانی لە هەموو ئەو لایەنانەوە پێویستەکە ئەم لێکۆڵینەوە ڕخنەیە بە دوای ئەم شتانەیە بگەڕە لە ناو تێکستا بۆیە ئەمڕۆ ڕخنەیەک پێیا بووە جۆرە ڕخنەیەک دروست بووە فرەمیتۆت تیا بەکارهێنرێت فرەمیتۆت لە ڕخنەیە ئێجگار زۆر پێویستە جاران جۆرە ڕخنەیەک پراکتیکەکرا بڵین بوو نمونە تەنها ڕخنەیەشی سایکۆلۆژیە بە دوای سایکۆلۆژیای کارکتەرە سەرچیەکانی تێکستەکەیە گەڕێ بەڵام ئەمڕۆ ڕخنەیەک پێیا بێت بە تەنها لە ڕووی سایکۆلۆژیەوە نییە لە ڕووی سۆسیۆلۆژی و لە ڕووی مێژووی و لە ڕووی زمانوانی و لە ڕووی ئەنترۆپۆلۆژیەوە لە ڕووی نەریتخوازیەوە تا دوایی لە هەموو ئەمانە لە ڕووی زمانەوە ئاستی زمان و ئیشکردنووی لە ڕووی ئیستاتیکا و ئەمانەوە وای لێکە کە ئەم تێکستە لە زیاد لە شوێنێکەوە ڕۆشنایی بخاتە سەر نەک تەنها ڕۆشنایی سایکۆلۆژی ڕۆشنایی سایکۆلۆژی سۆسیۆلۆژی لوغەوی یعنی تعددی ڕۆشنایی لەسەر ئەمە طبعا ئەم تعددی مەناهیجا یا فرەیی ڕخنەیی وای کردووە کە جۆرێک ڕخنە پێیاوێ بۆ نمونە ڕخنەی سایکۆسۆسیۆلۆژی یا ڕخنەی سۆسیۆدێلالی یا ڕخنەی سۆسیۆمێژوویی ئەمانە ئەو جۆرە ڕخنانن کە بە زیاد لە کەرەسەیەک بە زیاد لە میتۆدێک ئەو تێکستە ئەخوێندنەوە ئێمە وتمان تێکستی ئەدەبی بێگومان تێکستی کۆمەڵایەتی تێکستی ئاینی بۆ نمونە ئەمڕۆ
توێژەر و بیرمەند و ڕخنەگریی گەورەی وەکو محەممەد ئەرکۆن کە تێکستی ئاینی ئەخوێنێتەوە هەموو ئەم کەرسانە هەموو ئەم میتۆدانە هەموو ئەم ئاستانە هەموو ئەم جیان بینیانە لە ڕخنەکەی بەکارێنێ بۆ خوێندنەوەی تێکستی ئاینی لە یەک کاتە لە هەمان کاتە خوێندنەوەیکی تەفکیکی سۆسیۆلۆجی لوغەوی ئەنترۆپۆلۆجی ئەمانە هەمووی بۆ تێکستیی ئاینی ئەکات و بۆ نمونە ئەگاتە کۆمەڵێک دەرەنجامی زانستی گرنگ ئەگاتە کۆمەڵێک دەرەنجام کە داهێنانی گەورە لەو ڕخنەیە دروستە بێ ئەگاتە کۆمەڵێک دەرەنجام کە کەشفێکی زۆر تازەیە لە خوێندنەوەی ئەو تێکستەیە بڵین ئەمە وا ئاکات کە دیسان جارێ شڕێڵێ مۆڕخنە فرەلایەن و فرە ڕەهەند و فرە ئاست و هەمە جۆر بێت و ئەم هەمە ڕەنگە لە ڕخنەیە وای کردووە کە بڵی گەرم و گوڕێکی زیاتر لە نێو ڕخنەیە دروست بێ و بە شێوەیەکی قۆڵتر و بە شێوەیەکی زانستی تر ئەو تێکستە بخوێنێتەوە. تشتێکی تریش ئەم بێژ ئەوژی پرسەکە ینی دوێ چارچەوەیە ڕخنەیەدە ینی ئەوێ کو ڕخنەگرێ کوردە ئەموو سا ببێژن هەتانی کیژان ڕادەیە دکارێ مەسەن ئارکۆم بخوێنێ ئەوژی پرسەکە و سوودێژێ وەربگرێ بە شێوازێکی ڕاستەقینە و کورانە و فەلسەفیانە کو بکارێ بۆک مێتۆد دە بەسا مێتۆدێ کرد کو بکارێ بێ دە تێکستە کوردی دە بکار بێنە. بێگومان ئەرکۆن کە گەیشتووەتە کۆمەڵێک دەرەنجامی زانستی گرنگ و ێساژم پێدا ئەویش لە میانی خوێندنەوەی ڕخنەی ئەوروپی لەسەر تێکستی ئاینی مەسیحی لەسەر خوێندنەوەی ئاهدی گۆن و ئاهدی تازە بڵین لە جانجاک ڕۆسۆ لەمانەوە لە عەسری تەنویرەوە تا سەردەمی میشیل فۆکۆ و جاکدێریدا و ئەمانە هەموو ئەمانەی خوێنێتەوە ئەگاتە کۆمەڵێک دەرەنجامی گرنگ بەڵام پراکتیزەی ئەکات لەسەر تێکستی عەرەبی ئیسلامی یعنی ئەوەی لە لای ئەرکۆن تازەیە ئەوەی لە لای ئەرکۆن کەشفێکی گرنگەوە ئەوەی لە لای ئەرکۆن ئیبداعە یا داهێنانە لە بواری ڕخنەی سۆسیۆلۆجی و سایکۆلۆجی و بارەکانی ترا ئەوەیە کە ئەم میتۆد و ئەم ئەدەواتی ڕخنەیانە پراکتیزاکە بەسەر تێکستی عەرەبی ئیسلامیە و ئەمە ئەگاتە ئەوەی کە کۆمەڵێک شت کەشفکە لە ڕخنەی ئەوروپیا بوونی نییە بۆیە جارێشە ڕخنەی ئەوروپیە گەڕێتەوە بۆ ئەرکۆن استفادەی لەیەکە یعنی ئەو کەشف تایبەت بۆ وی تایبەتە بۆ خۆی کۆمەڵێک زاراوە کەشفەکە کۆمەڵێک تێرم کۆمەڵێک مستەڵەحاتی تازە کەشفەکە کە لە ڕخنەی ئەوروپیا نییە تایبەتە بە ئەرکۆن خۆی لە نەتیجەی خوێندنەوەی ئەم تێکستانە ئەگاتەوەی داویژی پاشخانە یاویژ بەمسۆگەری و لە ڕخنەی کوردیا لە کولتوری کوردیا موچینە ئەم شتانە بکرێ و تا ئاستێکیش کراوە لە ڕخنەی کولتوری کوردیا لە ڕخنەی ڕۆژەمیری کوردیا یا با بڵین بەگشتی لە ناوەندی ڕۆژەمیری کوردیا بە جۆرێک لە جۆرەکان بە ئاستێک لە ئاستەکان و بڵین بە چەشنێک لە چەشنەکان ئەم پرۆسەی ڕخنەیان پراکتیزە بەسەر تێکستی کوردی یا بەسەر بڵین دیاردەکانی کۆمەلگای کوردی کراوە و پراکتیزە کراوە ڕەنگە دیارترین ڕەوت لە ناو ڕۆشنبیری کوردیا ئەو ڕەوتە بێ کە سوود لە کەرەستەکانی ڕخنەی بیرمەندانی ئەوروپی و وەختە بڵێم عەرەبی و فارسی ومانە ژوەرەگرێ بۆ نمونە شایگان و چەیترەمانە کورد توانیوێتی تا ئاستێک استفادە لە سوود لەوان وەربگرێ بۆ خوێندنەوەی هەم تێکستی کوردی هەم تایبەتمەندەکانی کۆمەلگای کوردی و ڕخنەکردنیان یەکێک لەو لایەنانە یا یەکێک لەو گروپانە کە بە ئاکتیڤێکی زۆرەوە توانیویانە کۆمەلگای کوردی بخوێنەوە تێکستی کوردی بخوێنەوە وەرەخنە لە دابوونەریتی تایبەتی کوردی بگرن وەرەخنە لە بیرکردنەوەی ئینسانی کورد بگرن گروپێکن لە ماوەی ساڵانی 90ەکان و لە ساڵانی 2000 زۆر چالاک بوون ناویان گروپی ڕەهەند بوو گروپی ڕەهەند ئەو گروپە بوون کە توانیان لە ڕێگای گۆڤاری ئازادی لە سەرەتاوە لە دوایە لە ڕێگای گۆڤاری ڕەهەند توانیان ئەو کەرسانە ئەو
جیهان بینیە تازانە بەکاربێنن بۆ خوێنەوەی تێکستی کوردی و کۆمەلگای کوردی و توانیان کۆمەڵێک تێکستی گرنگ بەرهەم بهێنن کە تا ئەمڕۆژ خوێندنەوەیان بۆ کرێ و تا ئەمڕۆژ کاریگەری لەسەر ڕۆشنبیری کوردیەوە بە باوەڕی من ئەوەی کە گروپی ڕەهەند لەو بارەیە کردیان کارێکی ئێجگار گەورە و گرنگ بوو کە وەکوتم کاریگەریەکەی تا ئەمڕۆژ دەرەکەوێ و ئەمە وای کردووە کە ژماریشی زۆر لە خوێنەر و نووسەر و بیرمەند و ڕخنەگری کورد بەهۆی ئەو جوڵانەوە بۆ ئەو کاریگەریەوە تا ئێستا بۆ ئاراستەیە و بەو ڕەوتە بنووسن و تەنانەت وەرجێڕانی کتێبیش بەو ئاراستەیە لە ئەنجامی کاریگەری گروپی ڕەهەند کۆمەڵێک کتێبی گرنگ وەرەگێڕدرێ لەسەر ڕخنە لە کۆمەلگا ڕخنە لە ئایدۆلۆژیا لە ئوتۆپیا لە فکری سیاسی لە کەلەپوری ئاینی کە ئەمڕۆ کتێبخانەی کوردی خەریکە بڵێم گەشانەوەیشی تێکەوتووە بۆهۆی ئەو کتێبانە کە چوەکو و نووسین وەکو دانان وەکو وەرگێڕان هەموو ئەمانە وایان کردووە کە بڵین جوڵانەوە بزاوێکی باش بکوێتە ناو ڕۆشنبیری و نووسینی کوردیەوە و ئەمە وای کردووە کە ڕۆشنبیری کوردی تا ئاسیشی باش ئەو میتۆد و ئەو بیر و باوەڕ و ئەو بڵین ئایدیا و ئەو بۆچوونانە بناسێت کە بە درێژایی ساڵانێکی زۆر لە ئەدەبی ئەوروپی و تورکی و فارسی و عەرەبی و ئەمانەیە بوونیان هەبووە تا ڕادەیەک لە ئەدەبی کوردیە نەبووە یان نەیناسیوە یان نەیزانیوە بۆی ئەو گەمارۆ ڕۆشنبیری و بۆی ئەو گامارۆ کولتوری کە لەسەر کوردستانە هەبووە بەڵام ئەمڕۆ لەم 20 ساڵەیە لە دوای کرانەوەی دنیای کوردی و ڕۆشنبیری کوردی و کولتوری کوردی بەڕووی دەرەوەیە بەڕووی دنیای دەرەوە نەک بە تەنها وڵاتانی دراوسێ بەڵکو کرانەوەی کولتوری کوردی بەرامبەر بە کولتوری ئەوروپی و خۆر ئاوایی ئەمە وای کردووە کە وەکوتم زاوێکی زۆر زیاتر بکەوتە ناو نووسین و ڕۆشنبیری کوردی و لەگەڵ هەموو ئەو کەم و کورتی و لەگەڵ هەموو ئەو بڵین سەلبیات و ناتەوایانی ڕەنگە لەم پرۆسەیە هەبێ لەم گواستنەوەیە بەڵام بە هەر حاڵ ئەمە من بە گواستنەوەیکی زۆر باشی ئەبینم بۆ نمونە کورد توانیوێتی لەم ڕۆە باشترین ڕۆمانوسەکانی دنیای خۆر ئاوایی و ئەوروپی و عەرەبی و ئەمانە بناسێ لەڕێی وەرگێڕانی ڕۆمانەکانی ڕۆمانی جیهانی ڕۆمانی نۆبێڵ و یان لە کتێبی کەلەپور کتێبی بۆ نمونە کورد کتێبی جاک دێرێدا تەرجەماکە کتێبی فۆکۆ کتێبی محەممەد ئەرکون هاشم ساڵح تا دوایی ئەدۆنیس ئەمانە ئەو ناوە گرنگانن کە کاریگەریی زۆریان لە کەلەپور و کولتور و ئەدەبی وڵاتی خۆیان هەبووە و ئەو کاریگەریە بەڕیوەتەوە چۆتە ناو کاریگەری بەسەر ئەدەب و کولتوریڵە مەسەلا رەخنەیە بخۆ دەرەخنە لەبەر پرسیگرێک و ئەمبێژن کێشەیە زارا و تێرم مستەلەح حتانی کیژان ڕادەیە مرۆڤ دکارێ مناقەشە بکە بە کوردی دەهەم بەڵێ یەکێک لە کێشەکانی پرۆسەکردنی ڕەخنا لە ناوەندی ڕۆشنبیری و ڕەخنەیی کوردیە کێشەی تێرم یا زاراوەیە بەو پێی کە ڕەخنا ژماریشی زۆر زاراوەی ناسیوە ڕەخنەی بەگشتی بە وەکو چەمکێکی گشتی ڕەخنە چ ڕەخنەی ئەدەبی یا سۆسیۆلۆجی سایکۆلۆجی مێژووی زمانەوانی ئەم جۆرە ڕەخنانە هەر یەک لەم بوارانە کۆمەڵێک زاراوەی ناسیوە کۆمەڵێک زاراوەی بەرهێمێناوە ئەم زاراوانە کە لە ڕاستیە بە زمانی ئینگلیزیە فڕەنسیە ئەوروپیا ڕووسی بەرهەم هاتوون و لە خاکێکی تر بەرهەم هاتوون چۆن ئەم زاراوانە بگوازرێتەوە بۆ ناو کولتور و ڕخنەی کوردی بۆ ئەوەی بتوانێت ئەویش لە ناو تێکستی کوردیە لە ناو کۆمەلگای کوردیە لە ناو نەریتی کوردیا ئیش بکە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ینی بەداخەواڵم لە کولتور و ڕۆشنبیری کوردیا تا ڕادیشی زۆر فەرامۆش کراوە یا پێی نەزانراوە یا کە هەوڵ دراوە بەکاربێنرێ و بگوازرێتەوە ڕەنگە بە شێوەیەکی ناتەواو یا بە خراپی ئەم زاراوانە هاتبێتە ناو ڕۆشنبیری کوردیا بەڵام ڕەنگە بڵێم بشێ بڵێم لەم 15 ساڵی کۆتاییە هەوڵێک دراوە کە زاراوەکانی بواری ڕەخنا وەکو ئەوەی کە لە زمانە ئەوروپی و خۆرئاوایەکانە بەکارێنرێ بە هەمان شێوە بڵین بە هەمان تێرم و ناوی خۆی لە ئەدەب و ڕۆشنبیری کوردیشا بەکاربێنرێ و خەریکە ئەمە تا ڕادەیەک شکڵەگرێ
ینی دێتە ئەچێتە سەر پێ و بڵین بەو شێوەیە کە مەرج نییە ئەو زاراوەیی کە لە خاکێکا بەلەماتوە وەکو نەقلیشی تەواو وەکو خۆی بەبێ بحەذافیری ها بە هەمووی نەقل بکرێ ممچینە ئێمە ئەوەی کە بۆ خوێندنەوەی تایبەتمەندی کەلەپوری کوردی یا نەریتی کوردی بەکاردێت ممچینە ئێمە ئێسوادە لەو خوێندنەوە بکەین بە دەستکاریکردن و بە ئەویژەوە چێتە سەرەوەی ئەو عەقڵەی کە ئەو ئیش بەو زاراوەیە بە چ باگراوندێکی بە چ جیهان بینیەک تۆ زاراوەیەک لە کولتور و کەلەپورێکی خاکێکی ترەوەی هێنی لە کولتور و خاک و کەلەپوری خۆتا بەکارێنی لەگەڵ ئەوەی کە قسەیەکەیە زۆر باوە و تا ڕادیشی زۆر زانستی و ڕاستە ئەوەی کە ئەڵێ زاراوە هیچ خاکێکی نییە زاراوە هیچ نیشتیمانێکی دیاریکراوی نییە زاراوە لە ڕاستیە شتێکی جیهانیە با لە خاکێک لە وڵاتێک لە شوێنێکی دیاریکراوە بۆ نمونە زاراوی وەکو تەکنۆلۆجییا یان بڵین هەر زاراوەیەکی ترکە ئەمڕۆ لە دنیا بەکارهێنرێ ئەبێ بە زاراوەیەکی جیهانی و لە هەموو وڵاتانی دنیا بەکارهێنرێ و ئەمڕۆ وەکو چۆن ئەوروپیەک خۆرئاواییەک عەرەبێک تورکێک فارسێک سایکۆلۆجیا سۆسیۆلۆجیا بەکارێنێ کوردیشیش بە هەمان شێوە ئەو زاراوانە وەکو خۆی بەکارێنێ بەڵام ئەوسێتە سەرەوەی توانای نووسەری کورد قودرەی ئیستیعاب توانای نووسین توانای لێکدانەوە توانای بڵین شیتڵکردن لە لای نووسەری کووردا ئەمە تا چەندە بۆی بتوانێت ئەم زاراوانە وەربگرێ و بڵین تی بگا و پرۆسی بکە لە تێکستی کوردی و دیاردەی کۆمەڵایەتی کوردی و ئەمە تا ڕادەیە کراوە ینی ئەمڕۆ نەبێت کە ئەمڕۆ بۆی قەیرانی داراییەوە ژماریشی زۆر لە بڵین گۆڤال و ڕۆژنامە و ئەمانە بەرتەسک بوون یا چاپکردنی کتێب تا ڕادەیە کەم بووە بەڵام لە ساڵانی پێشوە هەوڵێک بۆ ئەمانە هەبووە و ژمارەیەشی باش لەو کتێبانە چاپ کراون و ئەمە ئەگەرچی بڵین لە چاپکردنی کتێبە کە ئەمڕۆ سنووردار بووە تا ڕادیشی زۆر بەڵام گواستراوەتەوە بۆ دنیای ئینتەرنێت و سایتەکان و فەیسبوک و چیتر و ئەمانە لە ڕێگای ئەوە ئەم پرۆسەی ڕخنەکردن و کاریگەریە بڵین ئیشی خۆی کردووە و ئەمە هەر بەردەوامە بە تایبەتی ئەمڕۆ کە گۆڕانکاریشی زۆر هەمەلایەن هەیە و ئەم گۆڕانکاریانە بە شێویشی زۆر خێرا بەرەو پێشەچن و ئەمە وایان کردووە کە هوشیاری خەڵکی هەر بە هەمان ئاستی خێرایی بجوڵێ و ئەم هوشیاریە گەشە بکە پەرە بسێنێ و ئەم هوشیاریە وا بکە بتوانێت ڕووداوەکانی ئەمڕۆ بخوێنێتەوە و وای کردووە کە هەموو تاچێک وەختە بڵێم هەموو تاچێک قسە لەسەر ئەم بابەتانە ناکە لەسەر کێشەکانی ئەمڕۆ کێشەی کولتوری کێشەی سیاسی بڵین کێشەکانی ئەمڕۆی بۆ نمونە بینی سووریا و تورکیا رووسیاتا ئەم بڵین کێشانی کە لەم وڵاتانە دروست بوو ئەمە پەیوەندی بە هوشیاری کۆمەڵایەتی هوشیاری سیاسی هوشیاری هەمە جۆری تاک و کۆمەلگاوە هەیە کە دیالۆگ و گفتوگوی هەمەلایانی ئەوێ کوێ ڕەوشەمبیرە دکتۆر و ڕۆناکبیر و ڕەخنەگرژی لەگەلوان و ئەو جیهانە ئەمە بێژن داهێنان و ئافراندن و نووسین و بەرهەم و پرتوک و پرتوکخانە ئەو حتانی یعنی حتا کیژان ئاستەیە لە کونێ یعنی چارە سەرکردن ئاوان کێشەیاندا یعنی بڕاستی ئامادەبوون ئەوان چاوایە یعنی ئەو یعنی ئەگەر مەسەن سەر لە باشوور تەماشا بکەن یعنی کێشە زۆرن یعنی ئەگەر هەموو کێشەیەن تە بخۆشی تە بەحسکردێن بەس ئەو کەسانە لە کونە چ دکن يعني تأثيره والكوية راستا يعني من برهم نوسي وشو بس تأثيرك أم بيجن فعلي برشاو قبكار بم بيجن كشيء ملتي كرجي زورن يعني نيك وندوي نسي يعني بو بيك أو أزمة أو قيرانا فرلايان وهملاياني وهم الرنجيك على كومالجاي كرديا ولا دنياي كرديا ولا ناهم لا همو كل سنة دروز بو لراسيا تنها قەیرانێک نییە تایبەت بێ بە کوردستان ئەم قەیرانە ڕنگدانەوەی قەیرانی وڵاتانی دەوروبەر و وەختە بڵێ قەیرانێکی جیهانیشە بەڵام پرسیارەکەی تۆ جوانە ئەم قەیرانە هەمەلایانەی کە هەیە ڕۆڵی ڕۆشنبیر چییە لێرەیە ڕۆڵی نووسەران و بیرمەندان و ڕۆشنبیرانی کورد چییە لە بیرکردنەوە لەم جۆرە قەیرانەوە شیکردنەوە ئەم قەیرانەوە پاشان چارەسەرکردنی ئەم قەیرانە لە ڕاستیە کاگە ئەحمەد لە ڕاستیە ئەمە ڕاستە ئەمە مەرج نییە
ڕۆشنبیر بتوانێت لە ساتە وەختی قەیرانەکانە ئەم قەیرانە بە شێوەیەک شی بکاتەوە ڕوونی بکاتەوە شیتەڵی بکە و یەکسەر چارەسەر و بڵێ حلولی علمیە حلولی حازری بۆ بخاتە بەردەست مەرز نییە ڕۆشنبیر بتوانێت ئەمە بکات گرنگەوەی ئێمە بتوانین دەرک بەو قەیرانە هەمەلایەنە بکەین کە ئەمڕۆ لە کوردستانایە قەیرانی سیاسیە قەیرانی ئابووریە قەیرانی پەیوەندیەکانە تا دوای گرنگەوەی دەرک بەوانە بکەین هوشیاری بەرامبەر بە قەیران ئەو زۆر پێویستە ئێمە لەوە تێ بگەین قەیران بوونی هەیە قەیرانێک بوونی هەیە و ئێمە هوشیار بین بەرامبەر بەو قەیرانە و گفتوگۆی لەسەر بکەین دیالۆگی لەسەر بکەین چۆن ئەم قەیرانان دروست بوو بۆچی دروست بوو و ئەمانە ڕەنگە لە دەرەنجامی ئەمە بتوانین بگەینە چارەسەر و چارەسەر بە هیچ شێوەیەکیش یەک چارەسەر نییە یەک ڕێگانیە یەک هێڵ نییە بڵین ئەمەیە چارەسەر بەڵکو کۆمەڵێک ڕێگا کۆمەڵێک حلول ئەتوانین کۆمەڵێک چارەسەر دەستنی شام بکەین و گفتوگۆی لەسەر بکەین بڵین ئیشی ڕۆشنبیر ئەوەیەکە ئەمانە بکە بۆ ئەوەی وەکوتم هەرچی زیاتر بتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێ هەرچی زیاتر بتوانێت ئەم کاریگەریە وا بکە کە کاریگەریەکە بچێتە سەر جۆری بڵین تەنها لە ئاستی نوخبە و لە ئاستی کۆمەلگا نەمێنێتەوە بچێتە سەر ئەوەی ببێ بە فشارێک بۆ سەر دەسەڵات فشارێک بۆ بەرەو ڕۆیشتن بەرەو بڵین چارەسەرکردنی قەیرانەکان ئەمانە زۆر پێویستن بەڵام ئەوەی کە تۆ ئەڵێ بۆچی کاریگەری ئەمە لە دیاریکردنی چارەسەرا دیار نییە ڕەنگە ڕەنگە لە کاتی خۆیان نەبێ ئەم هەموو نووسینە یەکسەر کاریگەریەکەی لە کاتی خۆیان دەرناکەوێت ڕەنگە لە ئایندەیەکە ئایندێکی دووریانزی کاریگەری لەو کاتانە یەک بیر و بۆچوونەگی ترژی هەیە یعنی لەم کۆمەلە مەسەن هێن دڵێن کونا ئەوێ کوڕەوشەمبیرە ئەوێ کڕۆناکبیرە ئەوێ کنووسەرە ئەوێ کوڕەخنەگرە ئەوێ کوشێوەکارە هەر دڵێن کو ئەو بخۆشی بەشداری وان ناکۆکییا دەبێت یعنی ئەوژی بمەبەستە ئەم بێژن سۆرگرە کەسگرە کە ڕەشگرە سپیگرە نظام چییە ئەو بخۆشی وان ناکۆکیە بەرفرە دەکە یعنی ئەوژی پرسەکە یعنی ناکۆچی و ململانێ دیاردیشی زۆر سروشتیە لە کۆمەلگا بوونی هەبێ لە خۆی بۆچی لە بەروی کۆمەلگا لە بنەڕەتە بریتە لە تۆڕێکی ئالۆز لە پەیوەندیەکان لە بەرەوەی کۆمەلگا خۆی بریتە لە چینی جیاجیا توێژی جیاجیا بەرژەوەندی جیاجیا و گروپی جیاجیا ئەم گروپانە لە ململانیان گروپانە بە هەندێکیان بەرژەوەندیان لەگەڵ یەکتریان هەندێکیان بەرژەوەندیەکانیان ناکۆکە ئەم هەموو فیئایە توێژی جیاواز و گروپی جیاجیا کە لە کۆمەلگا هەیە وەکوتم تۆڕێکی ئالۆز لە پەیوەندی دروستەکە بە سروشتی خۆی و بە تەبیعەتی حاڵ ئەمە بێتە هۆی دروستبوونی چەندین ڕەوتی جیاواز ئایدۆلۆژیای جیاواز و هەر ڕەوت و ئایدۆلۆژیایەک حزبی جیاواز دروستەکە ئەم حزبە جیاوازانەی لە کۆمەلگایە ئەم ڕەوتە جیاوازانە لە کۆمەلگا دروستە بێ بە شێوەیەکی سروشتی ململانێ دروست دەبێ بەڵام وەکو ئاماژەم پێداگرنگەوەیە لای ئێمە لە نوخبەیان نامێنێتەوە ئەم هوشیاری دەرکردن بە جۆری ململانێ لە نوخبەوە بچێتە سەر هەموو تاکەکانی کۆمەلگا و هەوڵ بدریانی ئیشی نوخبە ئەوەیە ئەم هوشیاری بەرامبەر بە قەیران بەرامبەر بە ململانەی سیاسی و کولتوری و ئایدۆلۆژی و ئەمانە ئەمە لە نوخبە دەربچێت بچێتە وەکو ئەمە شتێکی خەیاڵی نییە و ئەمە شتێک نییە قسەیەکی تیۆری بێ منۆ تۆ لێرە باسی بکەین و بڵین ئەبێ لە نوخبەوە دەرچێ بچێتە هەموو ئاستەکانی کۆمەلگا ئەمە لە ڕاستیە پرۆسە کراوە و دەرەنجامەکانی دەرکەوتووە ئەمە لە وڵاتە پیشەسازیە پێشکەوتوەکانە ئەم شتانە ئەبینرێ و تۆ ئەمڕۆ بچیتە هەر وڵاتێکی پیشەسازی پێشکەوت و خۆر ئاوایی یا ئەوروپی هەموو ئەم دەرەنجامانە ئەبینیت کە چۆن هەموو هوشیاریەک لە دەستەبژێرە نەماوەتەوە بەڵکو چۆتە سەر هەموو ئاستەکانی تری کۆمەلگا ئەوەیە ئەرشی نووسەران و ڕۆشنبیران و بیربەندانی کورد لەم ڕۆیە کە هەرچی زیاتر هەوڵ بدەن بە تەنها لە نووسینە قەتیز نەکرێ ئەم هوشیاری ئەم دەرکردنە بە قەیران و بە ململانەکان بەڵکو بچێتە سەر پراکتیزەی کۆمەڵایەتی و لە تەم بێگومان لە میانی میدیاکان لە میانی کۆڕ و کۆمەڵە لە زانکۆکانە لە شانۆگەریە لە سینەما لە بڵین لە ئینتەرنێتە تا دوای لە هەموو ئەو بوارانەی کە ممچینە بگاتە ئەوەی کە هوشیاری کۆمەڵایەتی بەرفلاوانتر یا کاریگەرتر بکات ئەمانە ممچینە نووسەر یا ڕۆشنبیر یا
ئەمان بڵێ ئەم کارە بکەن بێگومان ئەمڕۆ میدیا دەوریشی ئێزگار کاریگەرتریە لەوەی کە منۆ تۆ ئێستا باسیەکەین باسی ڕخناکەین باسی کۆمەڵێک ڕخنەگرەکەین کە ڕەنگە کاریگەریەکەیان لە سنوورێکا بوەستێت بەڵام میدیا ماس میدیا میدیای جەماوەری هەموو سنوورێکە بڕێ و لە هەموو ئەچێتە هەموو ماڵێک هەموو ئاستێک و لە هوشیاری هەموو تاشێکەدات زۆر ڕاستە ینی ئەوە ینی ئەمڕۆ کارکردنمان گرنگجیدانمان بایەخپێدانمان بپەڕێتەوە بچێتە سەر ئەمە ینی ئەمڕۆ چ ڕەوتێک یا چ لایەنێک یا چ کەرەسێک زۆرتر کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە دیجیتال یا بڵین میدیا ماس میدیا یان ئینتەرنێت و بڵین فەیسبوک و تا دوایی ئەمانە ئەتوانن کاریگەری دروست بن و ئەو شتەی کە ئێمە ئەمانوێت پێی بگەین و شتەی کە ئامانجا لە لای ئێمە ئەبێ هەوڵ بین لە ڕێگای ئەو کەرەسانەی ترەوە نەک بە تەنها لە ڕێگەی کتێب و نووسین و یا ڕخنەی وەرەقی و چیترۆمانە ئەبێ هەوڵ بین کار لەسەر ئەو بەشانەی تری بڵین میدیایی بکەین بۆ ئەوەی کاریگەریەکە زووتر بێ بۆ ئەوەی خێراتر بڵین ئەم هوشیاریە بگا بۆ پێی کە دنیا بە ڕەوتێکی زۆر خێرا بەرەو پێشەوە چێ و بۆ ئەوەی ئێمە لەوە زیاتر لە دواوە نەبین بۆی لەوە زیاتر لە نەبینە پاشکۆی گۆڕانکارەکانی دنیا بێگومان کە ئێمە دوای ئەوەی کە بڵین کۆمەڵێک گۆڕانکاری گەورە دروست دەبێت دنیا بە ئاراستەیەکی ترە ئەڕوا ڕەنگە کورد لە دواییە تێبگایە بزانێ ئەم گۆڕانکاریە بە چ ئاراستەیەکە ئاڕوا یعنی لەوێ نەمێنینەوە لەو ئاستەیە نەمێنینەوە بتوانین موسایرەی یعنی پارسەنگی گۆڕانکاریەکان بین ئێمەش لە ناو گۆڕانکاریەکان بین و لەگەڵ گۆڕانکاریەکان بین و بتوانین کاریگەریمان هەبێ و بتوانین فشار دروست بین کە ڕەنگە ئەمڕۆ لە ئاستێکی ترا کورد ڕۆڵەی هەبێ بەوەی کە وەکوتم کورد ئەمڕۆ لە ئاستی سیاسی و کولتوری و ئەمانەیە بەڕوو ڕووی دنیا کراوەتەوە و بە تایبەتی لەم قەیرانە سیاسی و جەنگی کە ئەمڕۆ هەیە و بە تایبەتی ڕۆڵی پێشمەرگە بەگشتی ناوی پێشمەرگە و بە تایبەتی ئەوەی کە شەڕوانان لە کۆبانی کردیان کاریگەریی جیهانی ئێجگار گەورەی هەبوو ئەمە وای کرد کە جارێشتر بایەخ بە کورد و لە سیاسەتی نێودەوڵەتیا بایەخ بە کورد بدرێ و ئەمە وای لێ بکرێت کە کورد لە پاشکۆ نەبێ ئەمڕۆ بتوان استقلال بکەن چونکوی دووسێ دقەی هەری داوینە من دخوازم هەر پرسێک وسا بکەم ستا بچ خەریکە وەک مامۆستای زانکۆ و یان ئەم ببێژن بگشتی بەڵێ بڵین جا لەوەی کە من لە زانکۆیە دەرساڵێمەوە بڵین خەریشی بەحسی تەرقیەم لە زانکۆ خەریشی نووسینم و سەرۆشی منکەی ڕووناکبیری گەلاوێژم ینی هەوڵەدین کۆڕ و سیمینار و بڵین ئەم شتانە هەم لە ڕێگەی بنکەی ڕووناکبیری گەلاوێژەوە بکەین هەم لە زانکۆ یای لە زانکۆ لیژنەیەکی ڕۆشنبیریمان پێکێناوە هەوڵەدین بۆ خوێندکاران و بێگومان بۆ مامۆساش کۆمەڵێک سیمینار و بابەتی جیاجیا پێشکەش بکەین و جگە لەمانە من خۆم خەریکی بڵین نووسین و تەرجەمە و ئەمانەم و ئێستا کتێبێکم ئامادە کردووە بۆی چاپ کرێ بەشێکی زۆری ئەو بابەتانەی ئەرکون محەممەد ئەرکون کە وەرم جێڕاوە ئەمووی ڕەنگە لە کتێبێکە بەڵێ 5-4 کتێبی محەممەد ئەرکونم تەرجەمە کردووە خەریکی پێنجەمم خەریکی چاپکردنەوەی ئیعادەی تەبعی ئەمانەین لەگەڵ کتێبی تر بڵین بڵین کۆمەڵێک هەندێک نووسین و کتێبی ترم هەن کە ئامادەن بۆ چاپ و گشتی من خەریکی ئەو بابەتانم نووسین و خوێندنەوە و وەرجێڕان ڕخنە ئەم بێژن بەرهەمین ڕخنەیی یانجی ئەم بێژن ڕێباز منهاج لێ زانکۆی دیچە ئاستێدەیە ئەوەی و مەسەن خەلک دەخوێنن یعنی زانکۆ کاک ئەحمەد بریتێ لە چەندین کۆلێج و هەر کۆلێجە و تایبەتمەندی خۆی هەیە لە جۆری ئیشکردنە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بابەسەکەی ئێمەوە بێ ڕەنگە کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان و کۆلێجی زمان بێ بەو پێی کۆلێجی زمان بەشی کوردی و عەرەبی و ئینگلیزی هەیە لە بەشی کوردیە زیاتر هەوڵەدرێ کۆڕ و سیمینار و مێزگرد و ئەمانە بکەن بەڵام زیاتر بابەتەکانیان بابەتی ڕخنەی ئەدەبین یا پێشکەشکردنی بابەتی شێعرین یا کۆڕی شێعری لە زانستە مرۆڤایەتیەکان کە من مامۆسام لەو کۆلێجە زانستە مرۆڤەکانیش چەندین بەشە وەکو سۆسیۆلۆجیا ڕاگەیاندن
و مێژوو جوگرافیا و هەریچێک لەمانە کۆمەڵێک لە ڕێگەی کۆمەڵێک سیمینار و بڵین مێزگرد و کۆڕ و کۆبنەوە بابەت بوارەکەی خۆیان پێشکەشەکە و ماوەیەکی تر کۆنفرانسێک لە زانکۆی سلێمانی ئەکرێ بە بڵین کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان ئەو کۆنفرانساکە لە دەربارەی سایکس بیکۆ یعنی بە بۆنی تێپەڕبوونی سەدەیەک بەسەر اتفاقی سایکس بیکۆ و لە ماوەیەشی تر لە مانگی پێنجە یعنی ئێستا ئی کار بوو ئەوە ئەکرێ کە لە مانگی پێنجە لە زانکۆی سلێمانی لە ئاستێکی بێگومان گەورەیە گفتوگۆ لەسەر سایکس بیکۆ بکرێت چۆن دروست بوو ئایا ئەمڕۆ تا چەند زەرورەتی ماوە و سایکس بیکۆ هەڵەوەشێتەوە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لێدێ تا دوایی ئەمانە لە زانکۆی سلێمانیە لە چەند مانگی داهاتووە گفتوگۆی لەسەرەکرێت. بەێ بەێ بەرحاڵ دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد سپاس ji بۆی ئامادەبووناتە سپرکێ خۆش بووم ڕاستی هەرچەندین هەندێک پرسێ دیژی مابوون لێ تاوا وەخت بدایی بوو بینەر و تەماشەوانێم هێژا هەر بناوێ خوێ و هەرژی بناوێ میوانەی بەرنامەیە رەخنەگرێ کورد نەوزاد ئەحمەد ئەسوەد کۆ مامۆستەیە زانکۆیا سلێمانیە سپاسیەکە پڕگەرم بۆ تەماشەکردنەوە بۆ گوهداریکردنەوە ئەم هەردوو بە هەڤر خاترێکی گەرم ژوە دخوازن حتانی جارێک دن ئەم هەفتوو بین دە بەرنامەیە شەوا هەژرانێدە هون دەخێر و خۆشیە دەبین شەف خۆش. دشەوا هجرانێدە من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato